مامۆستا پێم خۆشە ئەو چیرۆکەمان بۆ باس بکەین کاتێک باوکت سەردانی بەغدای کردووە بۆ چارەسەری چاوی باشە یەکێک هاتۆ لە لای و زەرفێکی بەجێهێشتووە زەرفێکی بەجێهێشتووە مریشکی سۆرکراوەی تێدا بووە دەمەوێت ئەو بابەتەم ئەو چیرۆکەم بە چاوان ئەوە بەسەر هاتە چۆنە تەڵە بابم جەنابەت دەزانی بیدایەتی چاوی ساخ بوو مامۆستا بوو لە ئامادەی کشت و کاڵ بەڵام چاوی تووشی نەخۆشی بوو کە تووشی نەخۆشی بوو لێرە دکتۆر دەیانگۆ بڕۆ بەغدایە عیلاجت و لە بەغدایە دەچوە بەغدایە چاوی عەمەلیات دەکرد زۆربەی جارەکان کە دەچوو باپیرم لەگەری داخیل دەبوو باپیرم حاجی عەلی بابی بام یەک لەو جارانە کە لەوێ دەبی ئەو بەسەرهاتە ڕوودەدا چۆن ڕوویدایە باپیرم بەخۆی دەیجێڕاوە ئەمە تەزیلیشمان کردێ دەنگەکەی کوڕە مامەکانم تەزیلیان کردیە دەرێ جمعە بوو وەختی خوتبەی هات ئەمن لەگە جەمیلی لە خەستەخانەی بووم بە بابمی دەگو کوڕێتی دیگو جەمیل لە خەستەخانەی بووم وەختی نوێژێ گوتم جەمیل ئەمن دەچمە خوتبەی بابم عەمەلیات کرابوو لە سەر پشتێک کە بوو نەیدەتانی بچی دەرێ چوومە مزگەفتێ مزگەفتەکەیە لە عەلاوی پێی دەرێن جامع البونیە یان ئەلبونیە عائیلەی بونیەینە لە بەغدایە عائیلەشی زۆر دەورەمەندن مزگەفتێکی زۆر گەورەی دروستیان کردیم دەرێ خوتبەم کرد چوومە ژۆرێ پاشان هاتمە دەرێ لە بن هەیوانی مزگەفتێ گۆریم لە پێرە کرد هەتا پێراوی لە پێکاو بستەوە خەستەخانەی کابرایەک بەرامبەرم هات دشداشەکی زۆر خاوێنی لە ببوو باپیرشم جلچ کوردی لە ببوو جەمەدانی و بە جلچ کوردی دەچوو بەغدایە دەرێ ها زەرفەکی دامێ گوتی ئوکل باپیرم عەرەبی نەدەزانی هیچ دەرێ ئەمیش وام زانی دەرێ ئەو زەرفە لە کەمبی بە ئەمانەتام کە نوێژێ دەکەم دێم لێت وەرەگرمەوە دەرێمیش لە تەنیشتە خۆمدانە دانیشتم ئەو پاش خۆت بەینی و ڕای دەرێ نیو سەعاتێک دوو سەعات نوێژی عەسرێ بانگیدا چوومە ژۆرێ نوێژم کرد هاتمەوە کابرا هەنات یارەبی خوام چ لەو زەرفەی بکەم نازانی چی تێدایە دەرێ بۆ بەرەبەری مەغریبێ ئەی کوڕیشی بەجێشتە لە خەستەخانەی چاوی نابینی عەمەلیات کرایە پێویستی بە منیە بە ئاوە بە چایە بە نانە دەرێ ئاخری تووشی یەئس بووم ئەو کابرایە نایەتەوە هەستا زەرفەکەی دەستدا و هاتەوە خەستەخانەی کە گەڕاوە خەستەخانەی گوتی گەڕامەوە ئەجە باز دەکات تەمەن مەقتەعەکەی دی بابشم لۆمەی باس کرد دەرێ بابم هاتەوە غورفەی سەلامی کرد گوتم وەرێ بابە تو چ لێ هات لە نێوڕانێوە ڕۆیشتی ئەمن وام زانێت تو لە بەغدایە بزر بووی یەک ئەتوی کوشتیە ئەتوو بەجلکی کوردی لەناو بەغدایە دەسوڕێەوە لەوانەیە ئەتویان ڕەفاندبی لەوانەیە سارە لێداوی ئەی خۆ وەختیش مۆبایل و شت نەبوو هەفتایەکان مەسەلەن دەرێ زۆر قەلەق بووم ئەویش دەرێ وەڵڵی کوڕم چ لێ بشارمەوە وەزعی ئەو هەم بە سەهاتیە پیاوە کات زەرفەشی دادەستە من و گوتی ئوکل گوتی ئوکل ئەمیش نەمزانی چییە بابیشم دەرێ ئێ ئوکل یعنی بخۆ دەرێ خە من عەرەبی نازانم چ بزانم دەرێ دەبینە بکەوە بزانین ئەو زەرفە چی تێدایە باب ڕووداوەکە ئەو هایە نەک ئەوەی کەوا برێن مامۆستا کرێکار دەیجێڕیتەوە تۆزێک جیاوازە لەگەر ئەوەی برێنکەوە ئەمن ئێستا دەیجێڕمەوە و باب و باپیرم جێڕایتیانەوە باپیرم گوتی زەرفەکەم کردمەوە دەبینم مریشکێکی سۆر کراوەی تێدا دوونانی لەگەرە تووشی لەگەرە تەماتەی لەگەرە سەوزەی لەگەرە پیازی لەگەرە ینی کامل جوان دانرایە مریشکەکە ئەوەندە جوان سۆر کرایتەوە هەر حەزەکەی بیخۆی دەرێ گوتم ئەوجە دێمەوە سەر باپیرم دەرێ گوتم وەڵا جەمیل ئەوە مریشکی سۆر کراوەیە دەرێ بابت گوتی وەڵڵاهی 3 ڕۆژە زۆر حەزم لە مریشکی سۆر کراوەیە بەس درم نەهاتیە پێت برێم بابە بڕۆ مریشکم لۆبی قورسە کوڕ بە بابی برێ بڕۆ ئەوە ملۆبینەوە نیە باب دەرێ کوڕم ئاوی بینە نانی بزانە ئەو تربیەتەی جاران چۆن بووە ئێستا با پەرستەوە کوڕ دەرێ بابە دەبڕۆ کارتێکی مۆبایلی بینەوە مۆبایل مەتەوا بوو ئێستاوە لیاتیە یان دەرێ داگجارێ بە کوڕەکەی دەرێ کوڕم هەڕوو ئەوە دەرێ دەبە بام بچی وەڵا من تااقەتم نییە خەریکی ئەوەی ماتاری ئەو حەزی لێ بۆ دری نەهاتیە بە بابی بری بڕۆ حەزم لە مریشکی سۆر کراوەیە ئەوجە دەرێ وتم بابە وەڵڵاهی 3 ڕۆژ زۆر حەزم لە مریشکی سۆر کرا ئەو خوا ناردی چکۆ حەزم لێ بووە حادسەکە ئەوها بووە
ئەو جدا دەنیشن پێکۆ مریشکەکەی دەخۆن ئەم تووشیزما پێ نەبڕە ئەو جە مامۆستاکەی کار باز دەکات دەگوێڕیتەوە ئەو زۆر برادەری بام بوو قەدیم لێرە تەڵەبوو بووە.